ڕوودەکەمە پیاوە بە تەمەنەکانیش بەداخەوە هەندێکتان هانی گەنجەکانە دەن بۆ خراپە. چەند جار گوێتان لێ بوو، خۆم بە چەند جار ئەو گوێنم شایەتە بە قیامەت گوێم لێ بوو، هەمووشتان زۆربەتان گەنجەکان گوێتان لێ بووە. پیاوە بە تەمەنەکان ناڵێم هەمووی، هەندێکیان قسەمان پێ دەڵێن بە گەنجەکانیش دەڵێن ئێوە حاشازی ئێوە پیاو نین، ئێوە ئاوان و ئاوان ئەم هەموو ژنە جوانەیە دەستکاریان ناکەن، ئەم هەموو ژنە جوانەیە بەخوا گەرە سەردەمی ئێمە ئەبوون ئاوامانەکرد و ئاوامانەکرد. ئەم قسەیە خوا ئەو تاوانە دەنووسێت. لای خۆی بڵێ یا ڕەبی تەمەنتان درێژ بێ، ئافرین ئێوە داوێن پاکن، بە ڕەوشتن، بە ئەخلاقن، کەچی ئێوە پیاو نین. بۆی ئەم هەموو ژنە ئاوا لەم ڕۆژە هەموو ژنە جوانەیە و حەقشتان لێ بەسەریانەوە. لای خۆ تەمەی خێریان کەن، تەمەی خراپیان دەکەن. بۆی ئەم ئینسانەکە حەزی لە خراپەیە بەڵام ناتوانێت پیر بووە، خوا تاوانی خراپەکەی بۆ دەنووسێت. حەزی لە زینایە و ناتوانێت خوا تاوانی زینەکەی بۆ دەنووسێت، چونکە تەمەنایەکە بەڵام ناتوانێت. کەواتە ئاگاداری خۆت بە نیەتەکە دەورە بینێ بۆ باشبوونی تۆ، بۆ خراپبوونی تۆ.